ناوی خی گەورە سڵاتن لەوێت بینێرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە یەکشەممەی داهاتوو پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵەکان بکە، بەڵام ناکۆکی لەسەر مەسەلەی بڕگەی پاشەکەوت و کەمترین موچەی خانەنشینی هەیە. بەشێک لە پەرلەمانتاران ئاماژەوە دەکات کە هیچ گرنتێک بۆ دانەوەی پاشەکەوتی موچە و کەمترین خانەنشینی هەژمار نەکراوە و بەشێکیشان پێیان وایە کە گرنتی کراوە. بە میوانداری بەڕێز دکتۆر کازم فاروق سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. پەرلەمانی کوردستان بە مەبەستی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای چاکسازی ڕۆژی یەکشەمەی داهاتوو کۆبێتەوە. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و نەوەی نوێژ ڕای دەگەین ئەگەر پرۆژەکە گشتگیر نەکرێت لە بەرژەوەندی هاوڵاتیان دەنجی پێنادەن. ئەو پرۆژەیە وا بڕوا نەخێر ئێمە نەدەنجی پێدەدەین و راپۆرتەکەش من واژوم نەکردو. ڕووپاک ئەحمەد ئەندامی لێژنەی یاسایی لە فراکسیۆنی کۆمەڵ ڕای دەگەنێت تێبینیان لەسەر پرۆژە یاساکە هەیە و تەنها یەک کاتژمێر دراوەتە لێژنەی یاسایی بۆ نووسینی راپۆرتی لێژنەکە لەسەر پرۆژە یاساکە. تێبینی ئەژماری بانکیم هەیە و هەروەها کەمترین موچەی خانەنشینی کە بە خاڵی زۆر مەتاتی باسکراوە تهدید نەکراوە کەمترین موچەی خانەنشینی دەبێتە چەند. تەنها ئەوە تهدید کراوە کە لە ئەنجامی جێبەجێکردنی ئەو پرۆژە چاکسازیە کە بوو بە یاسا چەند پارە گەڕایەوە بۆ حکوومەت لە ئەنجامی ئەو پارێک کە دەگەڕێتەوە بۆ حکوومەت کەمترین موچەی خانەنشینی دەستکاری دەکرێت تا ڕێژەکە تهدید نەکراوە. داکۆچی لەسەر هەژماری بانکی دەکەین کە بۆ موچەخۆران دروست بکرێەوە موچە پاشەکەوتکراوەکان بخرێنە سەر هەژماری بانکی و هەروەها ئەو قەرزانی هاوڵاتیان هەیەە قەرزداری حکوومەتن بەبەر یەک بخرێت. هەردوو بڕگەکەش لە بەرژەوەندی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بڕگەی یەکەم تایبەت بوو بەوەی کە هەر موچەخۆر و هەر سوودمەندێک لە بودجەی گشتی لە پێدانی کەسوکاری شەهیدان و ئەوانەی کە سوودمەندن لە تۆڕی کۆمەڵایەتی و هەروەها زیندانیانی سیاسی و ینی موچەخۆر و ئەوانی شەمیان پێکەوە ئەژمێرێکیان بۆ دەکرێتەوانێ و لەو ئەژمێرەش هەموو شایستە دارایەکانیان دەپارێزرێت بەو شایستە دارایانش کە خەرج نەکراون. دواتریش وەزارەتی دارایی و ئابووری ڕێنمایی پێویست بۆ چۆنێتی جێبەجێکردنی ئەم بڕگەیە جێبەجێەکە. خاڵی دووەمیشیان بەڕاستی پەیوەندیدار بوو بە بەرژەوەندی خانەنشینان و لە کۆبوونەوەکەی دوێنێ ئەنجومەنی وەزیران و باسم کرد کە ئەوەش دەرئەنجامی کۆبوونەوەیشی هاوبەشی نێوان لیژنەی دارایی و سەرۆکایەتی حکوومەت بوو کە بڕیاردرا لەو بڕەپارەی کە دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی و ئابووری لە دەرئەنجامی جێبەجێکردنی چاکسازی لە خەرجیەکان بە پێی یاساکە ئەو لەوێت دەبێت بۆ خانەنشینان بێت و کار بکرێت لەسەر ئەوەی کە کەمترین موچەی خانەنشینی بەرز بکرێتەوانێ. هەردوو فراکسیۆنی کۆمەڵ و نەوەی نوێ کۆکن کە دەبێت سەرەتا چاکسازی لە داهات بکرێت ئینجا خەرجی چونکە ئەوان پێیان وایە داهاتی هەرێم ناشەفافە و کەس نازانێت حکوومەت مانگانە و ساڵانە چەندی دەست دەکەوێت و چی بەسەردێت. کاوە عەبدولقادر ئەندامی لێژنەی یاسایی لە فراکسیۆنی نەوەی نوێ ئاشکرای دەکات لەو پرۆژە یاسایی کە ئامادەکراوە کەمترین موچەی خانەنشینی مەدەنی دیاری نەکراوە بۆیە ئێمە جەخت دەکەینەوە کە دەبێت موچەی خانەنشینی هاوتای بەغدا بکرێت بەڕوونیش خانەنشینی هێزەکانی ناوخۆ دیاری بکرێت کە لەو پرۆژەیەدا هیچ باسی لێ نەکراوە. دوای ئەنجامدانی چاکسازی ئەگەر بڕەپارەیەک لەو چاکسازیە گەڕاوە بۆ حکوومەت پێشینە بۆ ئەوە بێت کە موچەی خانەنشینی پلەکەمەکان یاخود خانەنشینی کەمەکان زیاد بکرێت کە ئەمە بە هیچ شێوەیەک تعبیر لەوە ناکات کە کەمترین موچەی خانەنشینی زیاد بکە یاخود دیاری بکرێت بە هیچ شێوەیەک لەگەڵ خانەنشینی پلە باڵاکان نین کە پلەیەکی تایبەتیان پێ بدرێ بەڵکو دەبێ هاوشێوەی خانەنشینانی ئاسایی بەڕێکاری یاسایی و قانونی خۆیدا تێپەڕێت. لە سەرەتادا حکوومەت و پەرلەمان بانگەشەی ئەوەیان دەکرد کە پرۆژە یاسای چاکسازی بە جۆرێک ئامادە دەکەن کە لە قازانجی خەڵک بێت، بەڵام هێشتا پرۆژەکان نەبووەتە یاسا ژمارەیەک فراکسیۆنی پەرلەمان تێبینی زۆریان لەسەر پرۆژەکە هەیە و پێیان وایە ئەگەر بەو جۆرە تێپەڕێندرێت ئەو یاسایە دەرناچێت کە خەڵک ئومێدیان لەسەر هەڵچنی بوو بەڵکو پرۆژەکە هێندا بۆ قازانجی حکوومەتە بۆ قازانجی هاوڵاتیان نییە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر بەخێر بن سوپاس بە ئامادەبوونتان. زۆر سوپاس. سەرەتاگەر بە شێوەیەکی گشتی سەرنجی بەڕێز بزانمە سەر و پرۆژە چاکسازی کە هاتوۆتە پەرلەمان بۆ مەسەلەی موچە و خانەنشینی لە سەڵات چەندی چاکسازی ئەم پرۆژەیە لە کوردستان؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ جەناب سەکیم. ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیام. سوپاس. وا دەستخۆشی لێکم بۆ بەرنامەکە. سوپاس بۆ میوانداریت. لە ڕاستیە هەر پرۆژەیەک دێتە پەرلەمان ئەگەر مەبەستی خزمەتکردنی خەڵک نەبێت مەبەستێکی تری هەیە کە ئەکرێ بڵێن مەبەستێکی دژاتی خەڵکە. حقیقەت ئەوەندەی کە ئێمە خوێندنەوەمان هەبوو بۆ ئەم پرۆژەی کە ناو نراوە چاکسازی لە ڕاستیە بەلای ئێمە پرۆژەی چاکسازی نییە. ئەو نەفەسەی کە تایە دەبینرێت و ئەو نەفەسەی کە لە پشتیەوە ئامادەی کردووە بەداخەوە ینی چاکسازی تیا نابینین. ئەم پرۆژەی کە ناو نراوە چاکسازی هەندێک خاڵی تایە کە دژی خەڵکی کەم دەرامەتە، دژی خەڵکی ئاساییە، دژی فەرمانبەرانە و دژی خانەنشینانە. بە دیوەکەی تریا هەندێک خاڵی تایە کە نەخێر لە مەسلحەتی بەرپرسانە، لە مەسلحەتی بڵە باڵاکانە، لە مەسلحەتی باڕوونتر بڵێم هەردوو حیزبی پارتی وێکێتیە. لەبەرەوە بەڕاستی ئێمە لە حەزی زۆرمان هەبوو لەسەر ئەم پرۆژەی کە ناو نراوە چاکسازی یان پێی دەوترێت چاکسازی. لەبەرەوەی خۆی لە خۆیان ئێمە ینی لە چەند شوێنێک تریشا باسمان کردووە. چاکسازی ئەوەیە کە تۆ لە ڕەهەند و لە سێکتەرە زۆر گرنگەکانی وڵاتە چاکسازی بکەیت، لە حکومڕانیە چاکسازی بکەیت. ینی چەند پایەکی گرنگ هەیە لەم هەرێمی کوردستانە، لە حکومڕانی هەرێمی کوردستانە کە گرنگە چاکسازی تیا بکرێت. ئەو کاتە پێوترێت چاکسازی یان پرۆژەیە کە بتوانێت دەست ببات بۆ ئەو نوقتانە، ئەو خاڵانەی کە بە معنای کەلیمە گەندەڵی و بە فێڕۆدان و بە هەدەردان و دزەیەکی وازحی زۆری تایە بتوانێت دەست ببا بۆ ئەو کوچە و کۆڵانانەی بە وازحی بە جەنابتەڵم ئەو کاتە پێوترێت چاکسازی. بۆ نمونە ئەگەر پرۆژەیەک چاکسازی بێ ئەبێ بە وازحی داهاتی نەوەت ڕوون کاتەوە شەفافی بکە. ئەگەر پرۆژەیەک چاکسازی بێ ئەبێ بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان، هەموو هاوڵاتیان و بە پەرلەمان بڵێت مانگانە و ڕۆژانە من چەندە نەوت ئەفرۆشم، چەند نەوت بە بۆری هەناردەی دەرەواکەم و چەند نەوت بە تەنکەر هەناردەی دەرەوەکەم و چەند نەوت بە تەنکەر ئەفرۆشم بە پاڵاوگە ناوخۆیەکان و داهاتەکەی چەندە، ڕۆژانە چەندە و مانگانە چەندە و چەندی ڕوا بۆ کۆمپانیەکانی دەرهێنان و تاوتێکردنی نەوت و هەناردەکردنی نەوت و ئەو کرێی کە بە بۆرەکان ئەوانەیە و چەندی ئەمێنێتەوە بۆ داهاتی هەرێمی کوردستان. لەبەرەوە بەڕاستی ئەگەر پرۆژێک نەتوانێت ئەمە ڕوون کاتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە تا ئێستا بە تەواوەتی تاریکە و چەند کەسێکی دیاری کراو لە ناو هەردوو حیزبی پارتی وێکێتیان نەبێ هیچ کەسێکی تر نایزانێ، ئێمە پێی ناڵێن پرۆژەیەکی چاکسازی. ئەمە یەکە. ڕەهەندی دووەم ئەوەیە کە پرۆژەیەک ئەگەر بە معنای کلیمە چاکسازی بێ ئەبێت داهاتی ناوخۆ و داهاتی خاڵە گومرگی و خاڵە سنوورەکان و ئەو داهاتی لە باج و لە سێکتەر و وەزارەتە جیاوازەکانەوە دێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هەر هەمووی بە واضحی بە ڕقم و بەداتا بە شەفافی بخاتە بەردەستی لیژنەی دارایی پەرلەمان و سەرجەم پەرلەمانتاران و بخاتە بەردەستی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەگەر ئەوە نەکات پرۆژەکە پێی ناوترێت چاکسازی. ئەمە دووەم. سێمیان پرۆژەیەک ئەگەر نەتوانێت یان باسی نەکردبێ ئەسڵەن هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ و هێزی ئەوەی پێوتری 1970 و ئەوەی پێوتری زێرەڤانی سەرجەم هێزە چەکدارەکان ببورن بە هێزی ناوخۆ و بە ئاسایش و بە پۆلیس و بە پێشمەرگە و بەمانەوە سربەخۆیان بکات و بیان کات بە هێزێکی نیشتیمانی ڕێکخراوی مەشق پێکراوی پاک تاوکراو لە بندیوار و لە دووموچە و لە خانەنشینی نایاسایی و ئەم هێزە بخرێتە ژێر دەستی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆوە و دەستی حیزبی لێ بهێنرێتە دەرەوە. ئەگەر پرۆژەیەکی چاکسازی نەتوانێت ئەمە بکە بەلای ئێمە پرۆژەیەکی چاکسازی نییە. ڕەهەندی سێم. باش. ڕەهەندی چوارەم مەسەلەی دادوەری. ئەگەر پرۆژەیەکی چاکسازی نەتوانێت کۆی پرۆسەی دادوەری لە هەرێمی کوردستان و بە تایبەتتر دادگاکان و دادوەرە بەڕێزەکان وا لێ بکە بە تەواوەتی کارەکانیان سەر بە خۆیانە و بە پێی قانون و یاسا بێ و هیچ تەدەخولێکی حیزبی نەبێت بۆ کاری دادگا و دادوەرە بەڕێزەکان و پرۆسەی دادگەری لە هەرێمی کوردستانە ئەگە پرۆژەیەکی چاکسازی نەتوانێت ئەم کەرتە دادوەریە کە دەسەڵاتێکی گرنگی حکومڕانیە بێلایەن و سربەخۆ و
سربەستی بکات ئەو بەڕاستی پێی ناوتێ پرۆژی چاکسازی لەبەرەوە لە دیدی ئێمە وەکوونەوەی نوێ پێمان وایە پرۆژی چاکسازی ئەو پرۆژەیە کە وەکو باسم کرد خاڵی یەکەم نەوت شەفاف بکات بە فرۆش و بە داهاتیەوە دوم داهاتی ناوخۆ و خاڵک و مرگیەکان شەفاف بکات سێم کەرتی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ و هێزە چەکدارەکان سەر بەخۆیان کاوبیان کا بە هێزێکی نیشتیمانی ڕێکخراوی مەدەنی و لەژێر دەستی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەیە بێت بۆ دەستی حیزبی لە دۆخرێتەوە و چوارەمیان دەسەڵاتی دادوەری بە تەواوەتی سربەست بکاوە دەستی حیزبی لێ بێنێتە دەرەوە و بەپێی یاسا و دەستی حیزب و دەداخلی حیزب لە بۆچی ئەگەر ڕخسەتم بە نیو دقەی تر تەواو بکەم ئەمەی کە ناو نراوە چاکسازی بەڕاستی نابێکە بە هەڵە بەکارهێنراوە ئەمە ڕێکخستنەوەیە هەندێک ڕێکخستنەوەی موچە و دەرماڵە و خانەنشینی و شتە کە من پێتەڵێم زۆرینەی لە مەسلحەتی پلە باڵا و بەرپرسەک و حیزبی پارتی و یەکێتیایە و بەڕاستی بەڕوونی پێتەڵم کە هەندێک لە فەرمانبەر و خانەنشینانیان زۆرێک لە فەرمانبەر و خانەنشینان تیا زەرمەند دەبن لەبەر ئەوەی کە تەنها موچە گەندڵیتیایە تا تۆ بێ چاکسازی بەس موچە بگرێتەوە یانە بێ چاکسازی ئەو هەموو شتانە بێ کە عەرزم کردن یعنی لە سەرەتا و عەرزم کردن کە چاکسازی بێ ئەو هەموو سێکتەرانە بگرێتەوە یعنی چی تۆ یەی دەرماڵەی مامۆستایە کە بڕی وەڵا لەبەرەوەی تەباشیر بەکار ناهێنێ دەرماڵی کارمەندێکە بڕیت کارمەندێکی وەزارەتی کارەبا لەبەرەوەی بەسەر عەمودەوە باشە بەس هیچ دەرماڵە بڕین خۆ بەرپرسانی حکوومەتەوەن دەرماڵە بڕینی تێدانی تەنها مادەیە کە دەڵێ مەسەن ڕێخستنەوەی دەرماڵەکان بدرێت دەستی حکوومەت دەرماڵە بڕینی تێدایی فەرمانبەران ئەمە ئەو تەڵەیە کە دانراوە بۆ فەرمانبەران ئەمە ئەو تەڵەیە کە دانراوە بۆ خەڵکی ئاسایی و خەڵکی فەقیر لەبەرەوەی یاساکە بەڕوونی باسی ئەوەی نەکردووە کە دەرماڵەکان دەستکاری ناکرێت بە هیچ شێوەیەک ئەڵێ چی؟ ئەڵێ دەرماڵەکان لەلایەن وەزارەتی پەیوەندیدار و حکوومەتەوە ڕێک دەخرێتەوە بەڵام دەڵێ یاسا کار پێکراوەکان ئاجا بە عەرزت کەم ئەوە یاساکە تێپەڕی وام بابەتە چوە لای لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو بۆ و بوو بە یاسایەکی فەرمی و دەستی حکوومەت واڵا کرا بۆی جێبەجێ بکە حکوومەت هاتە خوارەوە لە کۆبوونەوەیەکە دابەزیە سەر دەرماڵەی فەرمانبەران دابەزیە سەر دەرماڵەی مامۆستا و موچە خۆران و فەرمانبەری کردی تەندروستی و کارەبا و ئەوانە و دەرماڵەکانیانی کەم کردەوە بەڵێن شەن و کوتی کرد یانی نیەتێک هەبوو بۆ نمونە ئەمە یەکێ لە نمونونەکانە نیەتێک هەبوو دەیوت چی ئێستاش هەیە ئەو نیەتە ئەڵێ بۆ نمونە دەرماڵەی بڕوانامەی بە کالۆرۆس لە 145 ماستەر لە 175 و دکتۆرا لە 100 ئەمە یعنی چی ئەمە یعنی ڕێزگرتن لە خوێندن و بڕوانامە لەم هەرێمی کوردستانەیە باش نیەتێکە بوو کە ئەم دەرماڵانە کەم بکرێتەوە بۆ لە 110 و لە 115 و دکتۆرا لە 120 یعنی کەواتە نیەتێک هەیە بۆ بێبەهاکردنی بڕوانامە ئەمە یەکێ لە نمونەیەکی تر ئەڵێ چی ئەڵێ ئەو فەرمانبەرانەی بۆ نمونە لە پەروەردە لە وەزارەتی پەروەردە فەرمانبەرن ئەو کەسەی کە دەرماڵی مەترسی بۆ خەرجەکرێ ئەو مامۆستایە کە لە ناو پۆلەکانە دەرسەڵێتەوە و تەباشیرێکی پێ یان ماجیکێکی پێ و جۆرێک لە مەترسی بۆ سەر تەندروستی دروست دەکا و دەرماڵێکی مەترسی بۆ بڕاتەوە بەڵام ئەو فەرمانبەری کە لە میلاکی وەزارەتی پەروەردەیە بەڵام لە ناو وەزارەتی پەروەردەیە کارەکە و بەرکەوتنی نییە بە پۆل و بە تەباشیر و بە ماجیک و ئانە نابێ و دەرماڵی بێتێ ئەمە یعنی چی؟ یعنی تۆ هاتی داهاتی تاک و فەرمانبەر کەم کردەوە ئێستا لە وڵاتان ئەو پرۆژانەی کە ناوەبنرێ پرۆژەی چاکسازی ئابووری چونکە بەڕاستی پێتەڵێم بە پێی هەموو پێوەرە ئابووریەکان ئەم پرۆژەیە پێی ناوتێ پرۆژەی چاکسازی ئابووری چونکە پرۆژەی چاکسازی ئابووری ئەو پرۆژەیە کە تۆ داهاتی تاکتیایە بەرزەکەیتەوە و وای لەکەیت ئەو داهاتی کە تاکێک دەستێکەوە مانگانە ئەوەندە ببێ کە بتوانێت ژیانێک شەرەفمەندانە پێی بژین باش بەڵام ئەم پرۆژەی هاتووە داهاتی تاک و فەرمانبەر و بەرپرسانی حکوومەت چەند جەرەوان ڕەت کردووە و دەست بۆ دەرماڵە نابن یعنی ئەو پێشبینی بەڕێزت لە چێو سەرچاوی گرتووە ینی ڵان دەست بۆ دەرماڵە نابن دەرماڵی فەرمانبەرە تەمان ئێمە بە حکمی ئەو عیلاقات و ئەو ئەرکانی کە لەسەر شانمانە لە لیژنەکانی ناو پەرلەمانە بەرکەوتنمان هەیە لەگەڵ هەندێک لە وەزارەتەکانە و نیەتی حکوومەت و سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزارەتەکانە زانین لەوەی کە چۆنیانەوێ مامەڵە بکەن لەگەڵ
موچەی خەڵکا لە باش بەس تۆ دڵنیانی دەرماڵە دەبڕێت دکتۆر جا ئەمە بە عرضت کەم باش ئەکەوێتە سەرەوەی تا چەندێک پەرلەمانتارە بەڕێزەکان لەناو پەرلەمانی کوردستانە جەختەکەنەوە لەسەرەوەی کە دەستکاری موچەی خەڵک نەکرێت یعنی دێ بەرگەیەک بۆ زیاد کرد دەرماڵ نەبڕدرێت بەرگەیەکیەوەی بۆ زیاد بکرێت ئەبێت خەڵک ئەبێ پەرلەمان لەڕێی ئەم یاسایەوە بتوانێت هەموو فەرمانبەران دڵنیا بکاتەوە بۆ هەموو خانەنشینان دڵنیا بکاتەوە کە موچەکانیان کەم ناکات باش و دڵنیاشیان بکاتەوە کە ئەوەی دوو موچە و سێ موچە و چوار موچە و بندیوارە دەیبڕێت بۆچی بۆ ئەوەی حکوومەت ئەڵێ من داهات زیاد بەڵام خۆ مەسەلەی بندیواری تێدا نیە ئەم پرۆژەیە بەحساب ڕێخستنەوەی ئەم موچانەوە ئاکا کە بندیوار نەمێنێ تەبانەوە ئێمە تەجروبەیەکمان هەیە لەگەڵم حکوومەتە حکوومەت کێیە هەردوو حیزبی پارتی و یەکێتیە وازە هەر حیزبێکی کەشێتیابێ بەقەر پارتی و یەکێتی دەستی ناڕات حکوومەت پارتی و یەکێتیە لە کابینەی پێشووە باسی ئەوەیان کرد کە بندیوار نامێنێ هاتن پرۆژەیەکیان ڕاگەیان و خەڵکیان پێوە سەرقاڵ کرد هەرچی فەرمانبەرە پێوە سەرقاڵ کرد پرۆژەی بایۆمەتری ئەم هەموو خەڵکیان وەرگرت وتیان بندیوار و دووموچە نامێنێ تا ئێستاش یەک دووموچە و یەک بندیواریان نەبڕیوە نیان بروێتە ینی خۆ هەمووی وازەحە عادی پێم بڵێت چەندیان با حکوومەت ئازابێ جەری بێ بڵێ ئێمە لە کابینەی پێشوە یان لەم کابینە بە پشتبەستن بە بایۆمەتری ئەم قائیمەی موچەیە دووموچە و بندیوارمان بڕی ئەزای بۆ نایبڕن کاک حەکیم دووموچە و بندیوار هیچ خۆی من و تۆ نییە خۆی هاوڵاتیەکی ئاسایی نییە دووموچە و بندیوار خۆیان پارتی وەکێتی دروستیان کردووە خەڵک و کەسی خۆیانن هاتون بۆی لە کاتی بۆ دوو ئیشیانە یەکەمیان لیوایەکیان پێ دروست کردو و کردویانە بە حرەسی باخ و ڤێلا و ماڵەکانی خۆیان دووەمیان لە کاتی خۆپشاندان و ناڕەزایەتی هاوڵاتیانە ئەم لیواوشتەیەنن یەکی ئەیانکەن بە چەکدار و خەڵکی پێسوورکوتەکەن سێمیشان لە کاتی دەنگدانە دەنگی پێێن و تەزویراتی پێەکەن باش ئەم موچەیە کە ئەیەن بەو بندیوار و دوو موچە و سێ موچانە هەدەفەکەی ئەم سێ شتەیە یەکەمیان تەزویری پێەکەیان دووەمیان خۆپشاندەری پێسەرکوتەکەن سێمیشان ئایانکەن بە حیمایە و حرەسی ڤێلا و خان و ماڵ و ئەو باخانی کە داگیریان کردووە یان ئەو بزنس و بازرگانی و بیرەنەوت و بەنزی خانۆشتانی کە هەیەە و دوجار لە کێ ئەیەن لە پارەی کێ ئەیەن لە پارەی ئەو فەرمانبەرەیەن کە بەتەمان دەرماڵەکانیان کەمکەنەوە ئەگەر نا ئەدەی پێم بڵێ 5 شوێنە بۆ چییە خانەنشینی با لە هەرێمی کوردستان ئاخر هەرێمی کوردستان خۆی چییە وەکو مەساحی جوغرافی وەکو دانیشتوان و 5 شوێنی خانەنشینی بۆ چییە ئەگەر ئەمە هەمووی بریتینێ لە خانەنشینە یاسایی و گەندەڵی و دزی و جەردەی لە بودجە و داهاتی خەڵکە اینجا بەڕاستی نقطەیەکی زۆر گرنگ هەیە ئەم پرۆژەیە ئەگەر بە فعلی جورئەت هەیە بۆ ئەوەی کە چاکسازی بکرێت ئەگەر ئازان هەردوو حیزبی پارتی و یەکێتی و هەر حیزبێکی تریش کە لافی چاکسازی لەیە ئەگەر جورئەتیان هەیە بابێن بڵێن لە ناو ئەم پرۆژەیە جێیەکەینەوە هەر فەرمانبەرێک هەر موچە خۆرێک بندیوار بوو و بە نایاسایی کرابوو بە موچە خۆر یان کرابوو بە خانەنشینین بە ئیمزای کێ کرابوو ئەو کەسە محکەماکەین بۆ نمونە بڵێن لەو چەند کابینەی کە هەبووە لەو هەش کابینەی ڕابردووە کە هەبووە بڵێن چەند هەزار خەڵک بە نایاسایی خانەنشین کراوە خۆ ئەم خانەنشینکردنە کاک حەکیم لە ئاسمانەوە دانەبەزیوە خۆ لە مەریخەوە نەهاتووە غێر فایلێکە و ئیمزای لەسرە ئەو ئیمزای هیچ هەیە هیچ سەرۆکی حکوومەتە هیچ جێگرەکەیەتی هی هەر وەزیرێکە فەرم و پەرلەمانەگەر ئازای سەرۆکایەتی پەرلەمانەگەر بە جورئەتن بابێن لەو پرۆژەیە جێ بکەنەوە بڵێن هەر کەسێک ئیمزای کردبێ لەسەر بە خانەنشینکردنی نایاسایی هەر کەسێک محکەمەی کات و بێت بڵاوی کاتەوە لەسەر یاساکەوێ ئەسەر ڕەجعیژی تێدانیانی ئەوانەی کە موسەمونەمە بەنا شایستەش موچیان وەرگتووە هەر لەمە دوار ڕێک دەکرێتەوە ئەگەر ڕێکیش بخەنەوە خۆی ئەوەندەی من ئاگادار بووم بەنیازن ئەسەر ڕەجعی تێکن یعنی بۆ نمونەکە جاخۆ ئیسفادەی چیە کاکاچ جاخۆ ئەگەر ئەسەر ڕەجعی نەبێ وەڵا و پرۆژەیە بۆچی باشە هەر باش نەبێت باشە پرسێکی تری مەزانی بۆ کاک حەکیم ببوورە ئەگەر مەجال یەک دێڕمێتێ ئەو هەموو خانەنشینە هەیە ئەگەر ئەم یاسایە نەتوانێت ئەوانە ڕێکخاتەوە ئەی چی ڕێکە خاتەوە خۆ ئێستا نەتەعینات هەیە نەدامەزراندن هەیە نە تەرفیع هەیە نە عەلاوە هەیە هیچ نەماوە
ئەی چی ڕێکە خاتەوە نا ئەسەری ڕەجعێ بێت بەڵام بۆ پارەکەم بەڵام گرنگ ئەوەیە جورئەت هەبێ بۆ محکەمەکردنی ئەو کەسانی کە خانەنشینی بەیان تۆ سێرکە ئەو کەسەی بۆ نمونە کەسێکەیە خانەنشینی نایاساییە باشە ئەو کەسە موچەکەی دەبڕێت و ئەبێ جورئەت هەبێ ئەو کەسێک کە ئەم خانەنشینەیە نایاسایی کردووە بۆ نمونە کەسێک بە پلەی وەزیر خانەنشین کراوە یا بە وەکیل وەزیر خانەنشین کراوە بە مانگانەی 6 ملیۆن دینار باشە ئەوە چەند ساڵە 6 ملیۆن دینار لە بودجەی حکومەتدا دۆشەی لەسەر حسابی ئەو بیمەی ئەدرێ بە خاوەن پێداویستی تایبەتەکان ئێبا بێن بزانین کێ ئەم ئیمزایی کردووە ئەم کەسەی بە نایاسایی خانەنشین کردووە با محکەمە کرێ ئەگەر جورئەت نەبێەوە محکەمەکرێتترم پرۆژێ بەس بۆچی بەڕێزوتە دەم پرۆژێ چاکسازیان دژی خەڵک و دژی چی تێدا دژێ خەڵک بێ بن وەکو خەڵک وەکو مچەخۆری یاسایی جگە لە دەرماڵەوەی کە باست من دووش دەڵێم ئەگەر پرۆژەیەک نەتوانێت کەمترین خانەنشینی باش لە 500,000 کەمتر دانەنێ و خانەنشینی پڵە باڵەکان نەتوانێت بیبڕێت ئەوە پرۆژەی چاکسازی چییە؟ ئەسڵ بە پێچەوانەوە من پێم وایە ئەوە پرۆژەی خراپسازیە لەبەرەوەی تۆ یەی بەیاساواکەی خەڵک کەم داهاتیە بێ باشە من لێرەوە تەحەدای هەموو ئەو کەسانەکەم کە بەنیازن ئەم پرۆژەیە تێپەڕێنی جارێ خوێندنەوەی دووەم ماوە هەفتەی داهاتوو لە پەرلەمانە خوێندنەوەی دووەمەکرێ و هەر کەسەمان ئەسپی خۆمان تاوەی بزانین کێ دیفاع لە خەڵکەکە و کێ دیفاع لە گەندەڵیەکە باشە کە من هیوادارم سەرجەم پەرلەمانتارە بە ڕێزەکان و نیەتی خێرم هەیە پێیان کە هەفتەی داهاتوو لە ناو جەلسەی پەرلەمانە و لە کاتی خوێندنەوەی دووەمە دیفاع لە خەڵک بکرێ بزانین کێ ئەتوانێت دیفاع لە کەمترین خانەنشینی بکە کە لە 500,000 دینار کەمتر نەبێ بۆ وەرە کاک حەکیم من و تۆ 500,000 دینار ئەینە دەست وەزیر ئەینە دەست سەرۆکی حکومەت یان جێگرەکەی باشە با محاید بێشتەکە 500,000 دینار ئەینە دەست سەرۆکی حکومەت و دەست جێگرەکەی با بڕۆن ئیدارەی ماڵێکی پێ بکەن کە 5 سەرخێزان بێ وەکرێکی بێ زامەتوانن ئەی چۆن ئێستا پێرێ لە 3 ڕۆژ پێش ئێستا لە کۆیە بووین چەند خەڵکمانە بینی ئەیانوت بە 220,000 دینار خانەنشین کراوی باشە تو ئەو خوا 220,000 دینار بەشی چەند سەعاتی کوڕەبەر پرسێکەکە ناڵێم چەند ڕۆژ 220,000 دینار کە ناکاتە $200 170-180 دلارەکە بەشی چەند سەعاتی کوڕەبەر پرسێکەکە بەشی چەند سەعاتی سەرۆکی حکومەت و جێگرەکەی وەزیرەکانەکە باشە بەس دکتۆر ئێستا دەڵێن ئەو بڕگە تەسبیت کراوە کە دەڵێ مەسەلەن خانەنشینی ئەولەویات دەوێت بۆ پێداچوونەوە بە زیادکردنی موچەی ئەو خانەنشینیانە ئەگەر مەسەلەن داهات زیادی کرد ینی بەرگەیەکی ئەوتەوە بەرگەیەکی لاستیکیە زای وەکو چیوا کاک حەکیم وەکوایە من بڵێم کاک حەکیم ئەگەر گیرفانم پارێت یا بوو شتێک ئەبەخشم بە چێ چوزانی گیرفانی من چەنی تایە یعنی ئەمە ئەم قسەیە حکومت جاری ئێمە ئەسڵ تەجوبەمان هەیە لەگەڵ حکومەتە زۆرێک لە قسەکان قسە مەتاتیەکانی معنەوەیان نایکە کە وتی ئەگەر داهاتمان زیادی کرد موچەی خانەنشینی زیادەکەین یعنی هەر نایکات ئەزانی بۆ چونکە نازانین داهاتی ئەم حکومەتە بۆ کوێڕوە واللهی داتاکان ئەڵێن سەر و ملیارێک و 300 ملیۆن دلار داهاتی مانگانەی ئەم حکومەت هەرێمی کوردستانەیە هەر بەو داهاتەوە کە لە بەغاوە 1 تریلیۆن تۆ بە دۆلار بەڵێ بە دۆلار باسێکم ملیارێک و 300 ملیۆن دلار 400 ملیۆن دلار لە بەغاوە بۆیە لە چەند بەرنامە باسم کردو و هەر باسی شەیەکەمەوە بۆی ڕووی ئەمانە دەرکەوێت 400 ملیۆن دلار لە بەغاوە بۆیێت کە 453 ملیار دینارەکە داهاتی ناوخۆ زیاترە لە 200 ملیۆن دلار هەموو مانگێک زیاتر لە 700 ملیۆن دلار بەس نەوت داهاتەکەیت ینی فرۆشی نەوت 700 ملیۆن دلار زیاترە بە پێی راپۆرتی دیلۆیت زائیدەن مانگانە 25 ملیۆن دلار ئەوە چەند ساڵە ئەمریکا ئەیا بەهێزی پێشمەرگە دەبڕۆ کۆی کەرەوە بزانە چەنەکە ئەوە 900 ئەوە ملیۆنێک و 300 ملیارێک و 325 ملیۆن دلار داهاتی مانگانی حکومەتی هەرێمی کوردستانە موچە چەنی پێویستە موچە 800 ملیۆن دلاری پێویستە کە کاتە 881 میلیارد دینار ئەو قسەی وەزیری دارایی ئەی بۆ ئێستا حکومەت دەتوانێت بڕگەیش بسەسپێنێ بسەرە کەمترین موچە لە بۆ نمونە 400,000 کەمتر نەبێت لە 500,000 ئەو مثلەن دێرە لاستیکە لا بڕێ بڵێگەر داهاتمان زیادی کرد موچەی ئەولەوێت بۆ موچەی خانەوە ئێمە لە دانیشتنی داهات و هەفتەی داهات و لە پەرلەمان لە دانیشتنە و لە مناقەشەکردنا باسی ئەوەکەین و داوا یعنی هیوادارین لێرەوە پەرلەمانتارە بەڕێزەکان دیفاع بکەن لە خەڵکی هەژار
لە خەڵکی فەقیر وەژار لە سەرجەم فراکسیۆنەکان چونکە چاویان لە دەمی پەرلەمانتارەکانەوە پەرلەمان بابێت بڵێ موچەی خانەنشینی نابێت لە 500,000 دینار کەمتر بێ بزانم حکومەت دەتوانێت ئەو قانونە بشکێنێ ئەگەر شکانی ئەو کاتە پەرلەمان بەرپرس نییە بەس ئەگەر پەرلەمان نێت ئەو نقطەیە جێگیرکە حکومەت چ باکێتی سپاس دەکەم ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە سەر مەسەلەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی دەکەین بەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 سیلیکۆنی واشێری حەراری براندێکی نوێی سەردەمیانە و ڕێگە پێدراوە و ئاڵمانیە بەکاردێت بۆ سەرجەم و شوێنانی کە حەرارین و گەرماتەیاندا لەسەر و 380 پلەی حەراریەوەیە ئەم سیلیکۆنە توانای چاکردنەوەی سەرجەم شکاویەکانی هەیە سیلیکۆنی واشێری حەراری توانای چاکردنەوەی بەشەکانی ئۆتۆمبیل و بەشی میکانیکی کارگە و شوێنە بەرهەمهێنەرەکان و چەندین شوێنی تری هەیە ئەم سیلیکۆنە گەرانتی لە 100% لەگەڵدایە و توانا و هێزەکەی سەرسامت دەکات بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستم بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو چێژی برنجی ئیمانیا یەکری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر پێش ناوبڕەکە ویستم پرسیاری مەسەلەی پاشەکەوتی موچە بکەم لەم پرۆژە چاکسازیدا زەمانەت و گەرانتی دانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران کراوە کە بەرپرسانی حکوومەت دەڵێن 12 میلیارد دۆلارە زەمانەت ئەوەیە کاک حەکیم کە تۆ پارەکە بیتەوە دەستی فەرمانبەر چونکە فەرمانبەر خۆی پێویستی بە پارەکەیەتی ئێستا هیچ فەرمانبەرێک نییە بڵێ من پێویستم بەو پارەیە نییە کە پاشەکەوت و لەلای حکوومەتە هەموو خەڵک پێویستی پێێتی ئەوە وەزعی خەڵک ناجۆر و نالەبارە بەداخەوە لەبەرەوە زەمانەت ئەوەیە کە پارەکەی بێتێ
هەر شتێکی تر لە خارجی ئەمە ئەکەوێتە جۆرێک لە زەمانەت نییە هەند جۆرێک لە هەنگاونانە بۆەوەی کە ئەو پاشەکەوتە بجێڕیتەوە بەڵام لە هیچ باشترە قسەکە لەسەر ئەوەیە ئێمە وەکوونەوەی نوێ لە مانگی سەیە پرۆژەیەکمان پێشکەش بە پەرلەمان کرد بە وردی ڕوونمان کردبەوە بە هاوکاری کەسی شارەزار لە ئابوووریە کە چۆن ئەم پاشەکەوتی موچەیە لە ماوەی 2 ساڵە حکومت بیگەڕێتەوە بۆ فەرمانبەران و خاننشینان بەبێەوەی بارگرانێکی زۆر لەسەر بودجەی هەرێم دروست ببێ بەڵام پرۆژەکە تا ئێستا نەخراوەتە بەرنامەی کارەوە بەڵام لەژێر ڕۆشنایی ئەوەیە کە باسی حسابی بانقی ئەواناکە بەدەر لەوە کە 2-3 هەفتە پێش ئێستا خودی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ڕایگەیان کە لانی کەم حسابێکی بانقی بکرێتەوە و هەر فەرمانبەرێک چەندی پاشەکەوت موچە لە لای حکوومەتە بۆی بخرێتە سەر ئەو حسابە و وەکو هەنگاوی یەکەم بتوانێت پارەی خزمەتگوزاری و ئاو و کارەبا و تەنانەت سەرپێچی و پێشینەی هاوسەرگیری و عقار و ئەوانەی لێباتەوە بۆی هەندێک لە ئەرکی لە باری گرانی سەرشانی هاوڵاتی و فەرمانبەر کەم ببێتەوە وەزائیدەن بەشێک لەو پاشەکەوتش بە ناڕاستەخۆ گەڕێتەوە بۆ فەرمانبەر هەتا لە قۆناغی داهاتووە ساڵێکی ترە 6 مانگی ترە 3 مانگی ترە کە بتوانین دەست بکەین بەوەی کە چۆن مانگانە بڕێک لەو پاشەکەوتە لەگەڵ موچەیە بگەڕێتەوە بۆ فەرمانبەر ئەمە هەنگاوی حەقیقیە بۆی تۆ پارەکە بیتەوە بە حکومت ئێستا حکومت دیارە درکی بۆ کردووە کە ئەمە هەنگاوێکی باشە ئەم تەرحی کەنەوەی نوێ کردوێتی و کە سەرۆکی جوڵانەوە کە 3 هەفتە پێش ئێستا لە چاپێکەوتنێکا دووبارە تەرحی کردەوە تەرحێکی گونجاوە کە تۆ هەژمارێکی بانقی بکەیتەوە کە ئێستا مە شتێکی زۆر مهم نییە ینی خۆ تیارە نانێرین بۆ سەرمەریخ حسابی بانقیە ئەوروپا پارە و کاشار نەماوە هەمووی ڕقم و حسابە حسابێکی بانقی بکاتەوە ئەم پارەی بخات سەر بەڵام بەمەرجێ هەر ڕقم نەبێت هاوڵاتی و فەرمانبەر و خاننشین بتوانێت بەکاری بێنێت ئەمە ئەگەر لە پرۆژە پەرلەمان دەڵێن ینی باز لەوە دەکرێت کە وەزارەتی دارایی هەژمارێک دروست بکە بەڵام دوایی بە پێی ڕێنمایی مەسەلەن ڕێک بخرێت ینی ئالێتی دانەوەی پاشەکەوتی موچە لە پرۆژەکە دانیە ئالێتەکەی و دیارنیە کەی مەسەلەن ئەم هەژمارە دروست دەکرێەوە فەرمانبەران کەی دەتوانن مەسەلەن مامەڵە بەم جۆرە پاشەکەوتەوە بکەن کاک حەکیم ئەگەر تۆ حکوومەتێکی سەرڕاست و حکومڕانیکی ڕەشیدە هەبێ هیچ پێویست ناکە پەرلەمان وردەکاری لە ناو یاسایە جێبەجێ بکە دیاری بکە بەس ئێمە لە بەرەوەی حکوومەتەکەمان سەرڕاست نییە لەگەڵ هاوڵاتیە و چاوی بڕیوەتە ئەو موچەیە یعنی بەڕاستی زۆر چاوچنۆکە حکوومەت ینی ئەو کەلیمەی بەسەرا تەطبیقە بێ زۆر چاوچنۆکە حکوومەت کابینەکانی یەک لە دوایەک بەم کابینیشەوە هەمویان چاوچنۆکن چاویان بڕیوەتە موچە و خانەنشینی هاوڵاتیانی فەقیر و هەژار ئەگەر حکوومەت سەرڕاست بێ پێویست ناکە ئەو وردەکاریانەی بۆ جێبەجێکەی تۆ هەر لە یاساکاڵی دیارەکەی کە حکوومەت مزەمە بەکردنەوەی حسابی بانقی بۆ سەرجەم فەرمانبەران و خاننشینان و سەرجەم موچە پاشەکەوتەکانیان لەو هەژمارەیە دابنرێت و بە میکانیزمێک کە چەند ڕێنماییەک وەزارەتی پەیوەندیدار دیاری دەکات ئەو موچەیە بە شێوەی قسم بگەڕێتەوە بە فەرمانبەر ئەو پابندێکی تێدانی ئێستایەوە دەتوانن یەکشەمەوەی بۆ زیاد بکرێت ینی پابندێکی تێنە ئێستا باز دەکە هیچ پابندێکی تێدانە بۆ نمونە حکوومەت پابند کە بڵێ حکوومەت پابندە موچەی موچە خۆران بنە پاشەکەوتەکە بداتەوە سەرکە کاک حەکیم ئەو موچەیە فەرمانبەران و خاننشینان کە بڕدراوە بە هێزە بە پێشمەرگە قارەمانەکان و بە هێزەکانی ناوخۆ بە هێزی پۆلیس و هێزە چەکدارەکان هەمیەوە ئەو موچەی کە لای حکوومەتە باش هیچ زەمانێک نییە تا ئەم دقەیە کە حکوومەت بیژێڕێتەوە بۆیان بەڵام ئەکرێت ڕۆژی یەکشەممە و هەفتەی داهات و لە مناقەشەی ئەم یاسایە ئەکرێت زەمانێک دروست بکرێت بەوەی کە بە بڕگەیەک جێگیر بکرێت لەو پرۆژەیە باش و حکوومەت مولزەم بکە بۆی کە ئەو موچەیە بک بە ماڵ بەسەر خۆیەوە و دەست بکە بە گێڕانەوەی بە چەند ئالێتێک وەکو باسم کرد بە پێدانی خزمەت گوزارەکان کە لەسەر هاوڵاتیە و مانگانە بڕێک لەو باش حکوومەت و توانای هەیە بۆ نمونە ئێستا پاشەکەوتەکە بداتەوە بۆ نمونە بۆکو بە ڕێزوتت بۆ قەرزی مەسەلەن خانوبەرە ئاو و کارەبا بۆ مەسەلەی قەرزی کشتتوکاڵی پیشەسازی هاوسەرگیری ئەوانە بەکاری بێنێت ئەو پرسیارە زۆر گرنگە ئێستا وەڵامی جەنابتێم بەڵام ئەوەی بەلای منەوە لە پرسیارەکەی پێشوو تا تەواوم نەکرد بۆ ئەوەیە کە ئەگەر لەم پرۆژەیە میکانیزمێک دیاری نەکرێت کە چۆن
ئەو موچەیە بکرێ بە ماڵ بەسەر حکوومەتەوە ئەو پاشەکەوتە موچەیە و بۆ هاوڵاتی بگەڕێنرێتەوە ئەوە زەحمەتە لە نزیک مەودایە پرۆژەیەکی تر بهێنرێ ئەو بابەتی تیاجێ بکرێتەوە چونکە تا ئێستاش نە کابینەی پێشوو نە ئەم کابینەیە نەچوونەتە ژێرباری ئەوەی کە ئەو موچەیە بجێڕنەوە تەنانەت ئەم کابینەیە لە ڕۆژی سوێن خواردنیشی و دەست بەکاربوونیشی لە ناو پەرلەمانە باسی ئەو پاشەکەوتی نەکرد وەکو بڵێ نە لەسەر شانی منە نە پێشوش گرتوێتی ئەستەوە یعنی بە کوردێکی ئەو پارەیە کە لە هاوڵاتی و موچەخۆر و فەرمانبەر بڕدراوە هیچ کەسێک خۆی ناکە بە ساحێبی کەواتە ئەو کەلیمەی کە وتمان حکوومەت چاوچنۆکە بەرامبەر بە موچەی فەرمانبەران زۆر ڕاستە اینجا ئێستا ئێمە سەر ئەو پرسیارەی ئێستا جەنابەت فەرمووت ئایا حکوومەت دەسەڵاتی هەیە ئەو پارەی بگێڕێتەوە لەو ناوبڕیا لەگەڵ جەنابەت مناقەشەیەکی بچووکمان کرد یعنی ئەمەی کە عەرزی جەناب دەکەم هەر زۆر بەڕۆنی هەموو هاوڵاتیان ئەیزانن و لە چەند شوێنە باسمان کردووە و چەند جارێک تیش باسێکەوە بۆی ڕووی حکوومەت و ئەم دوو دەسەڵاتی پارتیویەکەتی بۆ هاوڵاتی بەوازەحی دەرکەوێ داهاتی حکوومەت ئێستا لە ملیارێک و 300 میلیۆن دلار زیاترە بەپێی ئەو داتایانەی کە لە بەردەستایە کاک حەکیم ئەمە هیچیان قسەی دکتۆر کازم نییە هەر هەمووی ئەو داتایانەی کە وجودی هەیە کەس ئەتوانێت نکوڵی بکالەوەی کە 400 میلیۆن دلار مانگانە لە بەغاوەیەت بۆ ئێرە هیچ کەس ناتوانێت ئەو 400 میلیۆن دلار داهاتی ناوخۆ لە 200 میلیۆن دلار زیاترە بە خاڵە گومرگەوەوانەوە باشە ئەوە 600 میلیۆن دلار هەموو مانگێک ئەوە چەند ساڵە ئەمریکا 25 میلیۆن دلار هاوکاری ئەیە بە وەزارەتی پێشمەرگە و پێشمەرگە ئەوە 625 میلیۆن دلار ئەوە لای خۆت بنووسە 625 میلیۆن دلار ئەمە بەوازەحی بە داتا باشە کۆتا راپۆرتی دیلۆیت کە لە مانگی 10 و 11 و 12 2010 بڵاوی کردەوە وتی داهاتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان 2 میلیار و 100 میلیۆن دلارە دابەشی سێ مانگەکەی بکە هەموو مانگێک 700 میلیۆن دلار 700 میلیۆن دلار زای 625 میلیۆن دلاری کە بزانە ناکاتە ملیارێک و 325 میلیۆن دلار موچە چەندی پێویستە موچە 881 میلیارد کە کاتە 700 میلیۆن دلار ئێستا بە پارەکەی خۆمان بە پارەی عێراقی نزیکە 1 تریلیۆن و 500 میلیارێک دەبێت زیاتر لە تریلیۆنێک و 500 میلیارد دینارە زیاتر لە تریلیۆنێک و 500 میلیارد دینارە باشە ئەنی ئێستا دەتوانێت ئەگەر بە دۆلار حسابی بکەین عەرز بکەم باش موچە مانگانە ئەمە قسەی وەزیری دارایی کابینەی پێشووە نزیکی 700 میلیۆن دلاری پێویستە 881 میلیارد دینار کاتە نزیکی 700 میلیۆن دلار باشە ملیارێک و 325 میلیۆن دلار دابەشی دوی کە ئەکاتە نزیکی 700 میلیۆن دلار 600 میلیۆن و 675 میلیۆن دلارەکە باشە یعنی هەموو مانگێک داهاتی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان بەقەر دوو هێندەی موچەیە باش هەموو ئەوە ئێستا دەتوان بەبێ گرفت پاشەکەوت بدەنەوە مانگانەگەر بە شێوەیەک 2 ساڵ و 3 ساڵ بکەم داهاتی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی دوو هێندەی موچەی فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستانە ئەگەر هەموو مانگێک حکوومەت بێت موچە بە کاملی بە سەرڕاستی لە کاتی خۆیان بات هێشتا نزیکی پارەی موچەیە کە 625 میلیۆن دلاری لێ زیادە باش ئەم 625 دلار ئەگەر مەبلەغێکیشی بڕوات بۆ کۆمپانیاکانی نەوت ئەگەر هەندێکشی بڕوا بۆ ئەو قمارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دۆڕانی لە کە من ناوێنێم قمار چیە تۆ ئەوەیە بێ لەگەڵ کۆمپانیایەکە عەقد بکەیت دوایی بە خۆتی بدۆڕێنی لە محکەمەیەکی بەریتانیا بێی خۆ قەرزاری ئەو بکەیت وەڵای ئەمە جوان دیارە کارە سپیکردنەوەیە زۆر سەیریانی من نازانم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەموو محکەمەیە بۆ دۆڕێنی لە بەریتانیا بەڕاستی سەریان ئەمان زۆر لێ نەهاتوون یان ئەمە پارەسپیکردنەوەیە ئەبێ خۆیانێک لایکەنەوە لە بینی ئەو دووشتا عەرز بکەم بەڵاگەر بە کورتی هێشتا ئەم داهاتەی هەرێمی کوردستان هێشتا ئەم بودجەی هەرێمی کوردستان زۆر زیاترە لەوەی کە بتوانێت مانگانە بەشێک لە پاشەکەوتی موچەباتەوە باش ئەی بۆ پەرلەمانتارە مەسەلەن خەڵک مەسەلەن بۆ بێدەنگ من لە کاتێکە من قسەم لەگەڵ ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش کردوتی لە باشین حاڵەتە مەسەلەن پێش 2014 لە بەغداوە 1 تریلیۆن 200 میلیاردات ئێستا گەدا تێرێم 1 تریلیۆن و 500 میلیارد بێ ینی لەو کاتەش باشتر بێ و کاتە موچە باش بوو پێشینە هەبوو خزمەت گوزاری هەبوو ئێستا پارەکە چی لێ ئەوە تامان دووسێ تەفسیری هەیە دووسێ هۆکاری هەیە یەکەمیان
پارتی وەکێتی تێگەشتن لەوەی کە ئەگەر هاوڵاتی سەرقاڵ نەکەن بە کێشەی موچە و کارەبا و ئاو ئەوانەوە هاوڵاتی باسی کورسەکانی ئەوانەکە خۆشببختانە ئێستا هاوڵاتیشیان هەرچەندە بە حسابی خۆیان مەشغوڵ کردەوە بەڵام هێشتا ناتوان لەسەر کورسەکانیان دانیشتنەوە تا بە ئازێک لە ئەمریکاوە مەسەر ئەم لەسەر کورسێکی لابرێ و ئەو لەسەر کورسێکە کەسیشان لەجێ خۆیان نامێنە باشە هیوادارم وازەح بێتەوە باش ئەمە یەکەم هەرچەندە خۆیان پانەکەنەوە خۆیان زەعیفەکەن و خۆیان بچووکەکەکەنەوە لە بەردەم وڵاتانی دراوسێ و ئەمانەیە هێشتا هەر لەق و ناڕێکن لەبەرەوەی هاوڵاتیانی خۆیان پشگیریان نین خۆشیان چاکەزان کە هاوڵاتی پشگیریان نییە بۆ بە حکمیەوەی کە هەڵبژاردنەکان داتا ڕاستەقینەکەی لە بەردەم خۆیانایە و ئەزانن چەندیان تەزویر تێکەڵ کردووە باش ئەمە یەکەم نقطەی دووەم جاران کە بودجە لە بەغاوە ئاهات بە کاملی بودجەکە دیار بوو پارەکە دیار بوو مەبلەغی پارەکە دیار بوو نانەتوانی گەندەڵیەکی زۆر وازحی تیا بکەن لەبەرەوە ناچار بوون ئەو بودجەیە بە شێوازێک لە شێوازەکان دابشت بکەن بەسەر وەزارەتەکانە و هەندێک خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان لێ بکەن هەندێک هێشتا نەگەیشتۆتەوەی کە ئێمە ئۆتۆبانمان هەبێ و هێڵی قیتارمان هەبێ و کارەبای 24 سەعاتمان هەبێ هێشتا ئەمان عەقلەتیان نەگەیشتۆتە ئەوە ئەمە دوو سێمیان پەیوەندی هەیە بەو پارەسپیکردنەوەی کە ئەمانە ئەیکەن بە ناوی دۆڕاندنی مەحکەمەوە لە بەریتانیا ئەوانە ئەگەر ناکوا بابێن هەموو ئەو مەلەفانە بخەنە بەردەم پەرلەمانی کوردستان تێمانگەێنن ئەم مەحکەمانەیان چۆن دۆڕان و لەسەر چی دۆڕانیان وە کێ سەبەبی ئەوەیە کە حکوومەتی کە هەرێمی کوردستان بۆ نمونە 20 میلیارد دلار قەرزار بێ کێ سەبەبی ئەوەیە کێ هۆکاری ئەوەیە کاتم زۆر کەمەوە بەڵام ێستا بەرپرسانی حکوومەت لەگەڵ لیژنەی داراییش لە پەرلەمان باسییان لەو کردو مەسەری دانەوەی پاشەکەوتەکە دەڵێ لای عێراق دەبێ عێراق بیداتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم تەمانەوە سەرۆکی جوڵانەوەی نوێی لە چاپێکەوتنیەکە زۆر بە جوانی ئەوەی ڕوونکردنەوە 4-5 ساڵ ئەم کابینەیەی پێشوو هات موچەی هاوڵاتیان و فەرمانبەر و خانەنشینانی بڕی باشە ئەم حکومەتە بڕی پارتی و یەکێتی بڕیان بەباشەکەی لەسەر چی لەسەرەوەی کە خۆیان نەوتیانە فرۆشت با بێن ئەوان داهاتی ئەو نەوتی کە ئەیان فرۆش بماندنێ یان تەسلیمی بەغای بکەین ئەو کاتە ئێمە شەڕەکەین لەگەڵ بەغاڵێن فەرموو پاشەکەوتی موچەی هاوڵاتیان بەرەوە بەڵام حکوومەت یان پارتی و یەکێتی هاتوون نەوتەکەی هەرێمی کوردستانیشان فرۆشتووە ئەشیانەوە بەغا پارەکەیان بۆ باتەوە ئێشتی وا چۆنە ینی تۆ خۆ کە ئەچیتە مناقەشەوە لەگەڵ بەرامبەرەکە تا ئەبێ مناقەشێکی عەقلانی بکەی بۆی بەرامبەرەکەت ڕێزت لێ بگری باشە بەس ئێستا ببوورێت خوا ئێستا گەر وەفدێ لێرەوە لە پەرلەمانی کوردستانەوە یان ئێمە وەفدێک بچێ بۆ بەغا بڵێ پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنەوە تۆ پێت وایە ئەوان ئەوەندە لێ نەزان بن ناشارەزا بن بڵێن باشە ئەوە قەرزە لای ئێمە ئەی ناڵێن ئەو هەموو نەوتەتان فرۆش بێنن داهاتەکەیمان پێ بڵێن با ئێمەش پێتان بڵێن پاشەکەوتەکە لای شێ ئێمە وازح ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکو و خەڵخەڵەتاندنی باشە بدو پرسیام زۆر بە کوردی لە دەرەوەی موچە پێشتر بەرپرسانی حکوومەت بەڵێنیاندا بوو کە پێشوەرزیستانەوە دابەشکردن نەوتی سپی هیچ فشارێک دروست کراوە بۆچی نەوتی سپی دابەشناکە ئێمە ناتوانین نەوتی سپیمان هەبێ بۆ هاوڵاتیان ئێمە وەکو فراکسیۆنینەوەی نوێ هاوڕێیانم لە فراکسیۆنەکە پرسیارمان ناردووە بە فەرمی لە پەرلەمانەوە بۆ سەرۆکایەتی حکوومەت و بۆ ئەم کابینەی ئێستا کە هەموو ڕۆژێک بە پێی داتا نافەرمیەکان لە ڕێی نەوت و لە ڕێی تەنکەرەوە نزیکی 600,000 بەرمیل نەوتە فرۆشتێ باشە زەربی کە بۆ مانگەکە 18 ملیۆن بەرمیل نەوت مانگانە هەرێمی کوردستان بە نەوت و بە بۆری ئەینێرێتە دەرویتر خۆیان لە 400 یا 450ەوە بۆ ڕۆژانە 450,000 فرۆشین ئەوە تەنکەرەکانی ڕێی حاجی ئۆمەران و ڕێی ئەو هەموو مەرزە ئەزانن کە چەند زۆرە فرۆشتێ یعنی معقولە حکوومەت مانگانە 18 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشێ لەو ژێرخاکەی هەرێمی کوردستان بەڵام یەک بەرمیل نەیە بە خێزانێکی دەسەر کەسی یعنی 10 نەفەر خێزانێکی دەنەفەری لە کاتێکە لە هەرێمی کوردستان 1 ملیۆن و تقریبا 300,000 خێزانمان هەیە ینی لە ساڵێکە 1 ملیۆن 300,000 نتواندا باشە مانگانە 18 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشێ بەڵام ناتوانێت ساڵانە 1 ملیۆن و 200,000 بەرمیل نەوت با بە هاوڵاتیان یعنی یەک لەسەر 18 یەک مانگی ئەو فرۆشتنی نەوتە بیاد بە هاوڵاتیان تەبانەوە بۆی ببوورە ئەگەر یەک دەقەم کات بیتێ بەرمیلی نەوتی خۆمان نەوتی سپی
لیترە بەڵام بەرمیلی فرۆشتنی نەوت ئەوە نزیکی 60 ئەوەندە لیترە ینی مانگانە ئەوەندە ببوورە مانگانە 8 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشتێ بەڵام خەڵک پێویستی بچەنە پێویستی بە ملیۆنێک و 200,000 بەرمیلە ئەوەنە سەرخێزانت هەیە یعنی معقولە نەتوانێت یەک لە سەردەی ئەو نەوتە دابین کا بۆ هاوڵاتیان یەک لە سەردە لە مانگەش ئەو دەلالەتە لە یەک دقیقترم بەرێ ئێمە چوەعدەکەین بە هاوڵاتیان وەکو فراکسیۆنەکەمان هەفتەی داهاتوو لە کاتی مناقەشەکەیە وەکو فراکسیۆنی نەوەنێ وعدەین بە هاوڵاتیان پشتگیری و داکۆکی سەخت بکەین و شەڕ بکەین لەسەرەوەی کە کەمترین موچەی خاننشینی لە 500,000 کەمتر نەبێت و شەڕ بکەین لەسەرەوەی کە ئەو موچەی پاشەکەوتە جێگیر بکەێت لە پرۆژەکە و موچەی پلە باڵا نەمێنێ بۆ ئەوەی عەدالەت دروست بێت لە هاوڵاتیان دەستخۆش سپاس بۆ بەڕێز دکتۆر کازم فاروق سەرۆکی فراکسیۆنی نەوەینی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ